باشە عزیزان خۆشەویستانی ئارام ئەحمەد، ئەم شەویش هاتمەوە خزمەتتان بۆ کۆمەڵێک قسە و باس. هیوادارم کە سوودێکتان پێ بگەێنم. هەمووتان بەخێر بن عزیزان، بەخێر بن سەر چاوی من. بە ئەمانە ڕێکەم جا خۆشەویستانە میێوارەی بێەوە ناخۆش برنجم خواردینم خواردووە، عەف و شووتیم خواردووە، قسەم زۆر بێت. ئەرە وەڵا ئەبێ ئاگاتان لێبێت و تەحەممولکەن لەگەڵ ئارام ئەحمەدا، چونکە ئینسان شووتی دەشتی پێنجێن و ئەوانە بخوات بەخوا برام قسەی زۆر بێت. ئەرە وەڵا بەخێر بێن سەر چاو. ئەوە بابینە بۆ هەندێک شوێنێکش بڵاوی کەمەوە. چۆن شتی وابێ کورە خۆی وەلا خۆی کوڕی چاکن کاکە. بەخێر بن عزیزان، ئێستا دەست پێەکەین، پەلەمەکەن پەلەمەکەن، تەحەممولتان هەبێت، تەحەممول ئەبێ ئاگادار بین کاکە. هەموو شتێ باش. خۆشەویستانی من بەخێر بێن. ئەم شەو کۆمەڵی قسە و باسمانە بێت. خۆتان نەزان ئێمە لە سیاسەت و لەو قسە و باسانە کەیکەین هیچ بەرژەوەندێکی تایبەتمان نییە، لەبەرەوە هەمیشە ڕاستیەکان ئەیڵێن. ڕەنگە لێرە و لەوێ ئەو حەقایقانە کە ئەیڵێن بە نمونە بە قازانجی گروپێ یا ئەملایە یا ئەولایە کەوێ، ئەوە کێشەی ئێمە نییە. بەڵام دوجار پارتی و یەشێتی و گۆڕان و ئەوانە بۆ ئێمە هەمویان دووسێ دەعبان کە ئەمڕۆ بۆتان باسەکەم. هێواتە ڕاستگۆیی ئەسڵی مۆزوعەکانە. خۆشەویستانی من، ئەم پەیجەی ئارام ئەحمەد لایک بکەن، لەبەرەوەی پەیجەکەی ترم فەوتاوە ناکرێتەوە. ئەم پەیجە لایک بکەن و بەدەستی دۆستان و خۆشەویستانی خۆتانی بگەێنن. جگەر لەم پەیجە هیچ پەیجێکی ترم نییە. کۆمەڵێک لاتولوت بە ناوی منەوە ئەچن قسە بڵاوەکەنەوە و ڕسم بڵاوەکەنەوە و سوکایەتیم پێکەن و ئەوانە هیچ نین. هەتا ئەچن بە ناوی منەوە دژایەتی دین و شدەکەن بۆی خەڵک گوێن بە من بدا، بۆی هەمووتان بزان کە ئەو مۆزوعانە هیچ عیلاقی بە منەوە نییە. من هەست قسەیە بکەم ئاوا ئازایانە لە حزوری ئێوە ئەیکەم و ئەوانە کۆمەڵی خەڵکن کە پارتی و یەشێتی و ئەمانە لە بەرامبەر منە شکستیان خواردووە، دۆڕاندویانە، هیچیان پێ نەماوە، ئیفلاسیان کردووە، من ڕسوام کردوون. ئەوانە بۆیە یەن پەنابەوە بن و کۆمەڵە مناڵە وردکە بە پارە ڕاگن بۆ جەندان و سوکاتیکردن. عزیزان لێرەوە ئەشمە ناو قسە و باسەکان با بزانین کێ سزای سلێمانیەدا. ئایا ئێوەی یەکێتی یا بنەماڵەی بارزانی؟ کە ئەم دیدار کامێشیتی؟ من لێرەوە ئەشمە ناو قسە و باسەکانەوە هیوادارم کە لەگەڵم بن. جارەیە با بزانین دکتۆر عێزەدین سابیر کێیە؟ ئەم عێزەدین سابیرە کە دوێنێوپێرێ کۆمەڵی قسەی کردووە، کاتی خۆشی کۆمەڵی قسە و باسی کرد. جارە با من ئەم زاتە بە ئێوە بناسێنم بۆ ئەوەی بزانن کە ئەمە کێیە. ئەم کابرایە برای حەمە سابیرە کە ئاوەڵزاوای جەلال تاڵەبانیە. واتە حەمە سابیر کە برای ئەم دکتۆر عێزەدینە یەکێکە لە کچەکانی برای مەحمەد هاوسەریەتی خوشکی شاناز و هێرە و ئالەم بابەتانە. ئەمە یعنی تێکەڵاویانە. بەمانایەکی تێر ئێستا مەسینە هەڵگری شانازی ئیبراهیم ئەحمەدە و بڕیاریشە دوای هەواڵە بووبەکر بیکەن بە پارێزگاری سلێمانی. تامان ئەمەوێ پێتان بڵێم کە لە شۆرتەکەی بەریەوە، عەفو لە شۆرتەکەی پێیەوە، تا هەموو شەهادەکانی، تا ئەو سامانەی کە هەیەی، تا چاکەت و پانتۆڵەکەی، هەر هەمووی بەرهەمی چەتەیی و گەندەڵیە لە ژیانە دینارێکی پێیان نەکردووە بە ڕەنجیشانی خۆی. ئەو هەوایش کە هەڵی ئەمژێ پێی حرامە بەڕاستی. عزیزان خۆشەویستانی من، کاتی خۆی و لە سەردەمی شای ئێرانە زۆر کەس کە بڕوانامەی وەرەگێر پێیان ئەوت دکتۆرای قاڵی. قاڵی واتە فەڕش، واتە قاڵیە بەرە بۆ مەسوولەکەت بڕوانامەکە وەربگرە. ئێستا سۆزانی هەیە لە سلێمانی یا لە هەولێر، ئێشتا خەریکی خوێندنە، ماستەرەکەی لە فڵانە وڵاتی دراوسێ و لەملا و لەولا ئامادەیە بە پارە. ئەوەی عێزەدینیش هەروایە. ماڵتان ئاوا بێ ئەو هەموو قسەزلاناکە، بەڵام لە مەرجی پشتەیەکوێیە سۆنەر و قەپانی هەیە، دکتۆر قەپان. یەتیش ئەم هەموو قسەزلانە بۆم عالەماکە. خۆشەویستانی من، ئەگەر ئەتانەوێ
حیزبی کوردی بناسن و لە حیزبی کوردی تێبگەن تەنها و تەنها سەیری پارتی و بنەماڵی بازرگانی بکەن. واتە پارتی ئاوێنەیەکە هەموو حیزبەکانی تری تیا ئەبینن و بە زەڕش جیاوازیان نییە. ئێمە لە باشووری کوردستانە حیزبمان نییە. ئەوەی کە هەیە هەمووی خێڕ و کۆمەڵێ بنەماڵەی لاکەوتە و هاتوون ئێسا شەقی زەمانە هێناونی خەریکی دزی و تاڵانی و پارە کۆکردنەوە. لێرەوە بە هەمووتانی ڕاگەێنم هەر کادرێکی یەشێتی بێژەرێک پارلەمانتارێ ئەندام شڕە سەرکردایەتیە باسی پارتی و گەندەڵی و سزای سەستێمانی کرد وەکو وایە ئاو بجاوێت. جا ئاوجاوین ماناکەی دیارە لە حەقیقەتە. قوبادی کوڕی جەلال تاڵەبانی مانگانە 25 ملیۆن دۆلار پارەی نەوت ئێستا حسابەکەی لە دووبێ. ئەسڵەن قوباد گاڵتەی بە سلێمانی و سزا و ئەو شتانە دێت مەگەر بە سەردان بێتەوە بە سلێمانی. ژنەکەیشی کە جوولەکەیە لە گوندی ئەمریشێ لە هەولێر بۆ خۆی لەوێ های لایف ئەژی لێوێ دەروی وڵات. ئەگەر بڕیارە پارتی و بنەماڵەی بازانی سزای سلێمانی ئەدەن با قوباد بێ قسە بکات ئەگەر شەهامەتی هەیە و ئەگەر پیاوە. ئەو جێگری مەستوودە کوڕی جەلال تاڵەبانیە و لە ناوێکێتیشە هەمەکارێ با بڕێ ئەو قسە بکات و بڵێ بەڵێ پارتی و بنەماڵەی بازانی سزای سلێمانی ئەدەن. ئیتر پێویست بەوە ناکە هەرچی لات و لوت و وەکو ئێزەدینە کە موشەی 6 ملیۆنی هەیە یا هەرە ڕسواکان تا ئەگاتە 600,000 400,000 بێنەوە قسە قۆڕانە بۆ معالمە بکەن. با قوباد ڕای بگەێنەوە بڵێ پارتی سزای سلێمانی ئەدا چونکە هیچی درۆکە. سەرچاوی داهاتی هەرێمچی عەزیزانی من داهاتی نەوت کە لە 159 ئەدزرێ واتە پارتی و یەکێتی ئەوانە ئەیدزن بەیەکەوە لە مەسعودەوە تا قوباد و تا پیاڤەڵ و تا ئەگاتە ئەو سۆزانیانەی کە جیکلاسیان پێیە لەو پارەیە خۆن لە 140 شێمێنێتەوە. لەم لە 140ەکە لە 157 دەڕۆ بۆ پارتی بنەماڵی خاینی بازانی. ئەوەی تریشی ئەچێ بۆ یەکێتی چەتەکانی کوردستان. 200 ملیاریش لە بەغاوەیە لە 157 بۆ پارتی ئەچێ لە 143ەکەی بۆ یەکێتی ئەچێ. پارەی پێشمەگە هاوبەشەکان ئەمیشەکان ئەیدەن. داهاتی ناوخۆ و کارەبا و ئاو و فلانە فیسار و ئەمانە هەتا دوایی یەکێتی چونکە چەتەیە ئەمە تاڵانەکە. ئاخر موچەی خانەنشینی و هەندێک شوێنی تر ڕوبەرووی داهاتی شارەکان کراوەتەوە یەکێتی نایتا و ئەیدزێت. دوێنێ ژۆن لە پێشمەگەیەکی دێنەوە بۆ خۆشەویستان. ئەم شەو باسی هەموویەکەم پەلەمەکەم. گوێم لێ بوو وتی چوین بۆ موچە نەبووە و وڵایتە چوین بۆ ئەمەی دیداری یەکێتی لەوێ وەستاین تا هاتۆ دەرەوە لەگە قوباد قسەمان کرد و تومانین پێشمەرگین و ئەوین و ئەبێ پارەمان بنێ فری بڕۆن بەسەر چاوبەتان حلەکەم. دوای 3 سەعات چوین چێکن پارەکە هاتووە. ببین یاریەکە چۆنە چۆن خەڵک بێڕێزی پێەکەی لە حەقیقەتە. دوای 3 سەعات قوباد پارەکەی لەدە بۆ بانک لەوێ دراوە بە پێشمەرگ دێرینەکە. ئەمەیە ئەخلاقی ئەم دەسەڵاتی بنەماڵی بازرگانی و بنەماڵی جەلال تاڵەبانی. عەزیزان پارتی یەکێتی دز نین بەڵکو ئەمانە چەتە دز جیایە چەتە جیایە. دز ئەزانێت چی ئەدزێ بەڵام چەتە هەموو شتی ئەدزێت هەموو شتێ هەتا شۆرتیش ئەدزێت. چەتە قاعیدەی وایە. فەرموون ئەگەر قەرارە وەڕاستە ماڵی مەسعود بازانی سزەی سلێمانی ئەدا وەکو وتم با قوباد باسی بکە. حتا بۆ مەسەلەی خاص با قوباد و تیمەکەیان لە حکوومەت و پەرلەمان ئەو قسانە بکەن. ئەوەی پاڤێڵ گوایە تەهدیدەکە هەمووی دۆدە لەسەیە خۆشەویستانی من. ئەسڵەن شەڕەشۆقی پارتی و یەکێتی هەمووی فشەیە باوەڕیان پێ مەکەن بەمانە کاکە. تەجروبەی دەیان ساڵ شەڕی ناوخۆمان هەیە. ئەوانە ئێستا لە هەموو کاتە زیاتر شەریکە دزی یەکترین درۆکن. ئەوانە سابانی خەڵکی ئەدزن یاری بە هەستی خەڵکیش ئەکەن کۆمەڵێک چلکەوە خۆیشان بەراوەتە بازار گەرمیان بۆ ئەکەن و لەمە بەدەشتێکی تر نییە. پێشدەشتکێشیەکەی تورکیا پاڤێڵ و دەربازی کۆسەت بەنهێنی لە تورکیا لەگەڵ میت کۆبووبوونەوە خۆشەویستان. کەشی ئێساڵێ مەگەر بەسەر لاشەی منار غاز برن ئەگەر شەفاف نەبێ. پاڤڵ ئەم قسەیەی هێندە ناسیاسیانەیە یعنی سەلماندوێتی کە بەڕاستی گەمژەیە. ئاخر ئینسانی سیاسی و هەتا بەسەکرانیش قسەی ئاوا قۆڕ ناکە بەڕاستی. بەسەری هێرۆ بەسەری شانازی بلێ ئەحاڕش بەیانی ئێران و رووسیا بیانەوێ غازی هەناردەیەکەن ئەمریکا بوێ هەناردەیەەکە جەنابیشی ئەبێ بۆ خۆی لای بکەی و ئیشی ئەوە بێت وەکو دانیشیت بەس بەشەکەی خۆ وەربگی پارە و بۆ خۆت لەسەر ڕابێریت. تۆ چی پایڤڵ تاوە قسانە بکەی سەرکی سیری قنجکی پیازی تۆ چیت کاکە
کەچی گەمژەکانی دەوری چونکە دوای پیساییە چۆرەکەی پاڤێڵ کەوتون وەکو هەواڵێکی مهم باسەکە ئاساس پاڤڵ شتێکێکی نیوتووە کورم کوردی ئێمە زۆر دامەوە عەزیزانی من باشە لە هەمووشی بەدەر گازی سروشتی بە تایبەتی بە پێی هاوکەشە جیهانیەکان هەناردە ئەکرێ ئێوە چێک دابنیشنەوە قسە قۆڕانە بکرد کاکە خۆشەویستانی من حەزەکەم یەک ڕاستی هەیە بۆ یەکەمین جار بە هەمووتانی بڵێم لە سانەوە پێنجی ئەو کەسانەی دژایەتی بنەماڵەی بازانی ئەکەن بۆ ئەوەیە کە عیبەکانی خۆیان شوورەیەکانی خۆیان بشارنەوە ئەژینا لە بنەماڵەی بازانی بێشەرەفترن ئەژینا لە بنەماڵەی بازانی مافیاترن لە بنەماڵەی بازانی چەتەترن سەرانی یەکێتی لەگەڵ سەرانی پارتی بنەماڵەی بازانیە دوو تاکی یەک جوود پێڵاوی ڕەشن لە مێژووی گەلی کوردە با یەکێتی چەتەکانی کوردستان خۆیان نەکەن بە ئەشرەفی شەریف باشە ئەو لە سا پێنجەی ئێمە ومانانین کە دژایەتی بنەماڵەی بازانیەکەین و بێعیبین و سەرمان بەرزە باشە یەکێتی کە دژایەتی بنەماڵەی بازانیەکە عەلە ساس درۆکە بەس بۆ ئەوەیە عیبەکانی خۆی بشارێتەوە بۆ ئەوەیە دزیەکانی چەتەیەکانی بێحورمەتیەکانی بشارێتەوە کە بەڕاستی ئەمەش خەیاڵە و ئەمە ناکرێت باشە چونکە دوای ئەوەی من بە مەنتیق قساکەم خۆشەویستان دوای ئەوەی دەیان ساڵ شەڕی بنەماڵەی بازانیان کرد گوایە ئەوان پیسن و یەکێتی پاکە ئەوان کۆنەپەرستن و ئەمان ڕووناکبین و تازە پەرستن ئەوانە بنەماڵەیین و ئەمان بڕوایان پێی نییە و بنەماڵەیینین دوجار هەمویان بوونەوە بۆ شتە بوونەوە بە بنەماڵە بوونەوە بە دز بوونەوە بە جەدە بوونەوە بە کۆنەپەرست بوونەوە بە هەموو شتێ خۆشەویستانی من مامجەلان نەچووە سەر گۆڕی مەلام سەفا و پەشیمان نەبووەوە نەیوت یەکەم هەڵەی سیاسیم ئەوە بواسم لە بازانی هێنا چەندین چیرۆکی پڕ درۆدە لە سەو سەمەرەی نەژێڕایەوە دکتۆر عێزەتی سابیر کە نە عێزەتی هەیە نەباوکیشی سابیر بووە ئەم هەموو درۆیە بۆ چیەکەیت مامجەلال خۆی ڕێکەوتن نامێ استراتیژی لەگەڵ مەسعود بازانی واژۆ کرد و کردی مامجەلال خۆی کۆڵانە و کۆڵانە گەڕا ئەوی دەنگ بدەن بە مەسعود بازگە کاک مەسعود بۆ سەرۆکی هەرێم ئێستایش هاوارەکانی جەلال تاڵەبانی کە بۆ مەسعود بازانی ئەکرد بۆ سەرۆک کۆمار لە گوێ هەمومانە ئەزنێتەوە هەی ساختە چیەکان هەی عێزە دینە ساختە چیەکان و مەسینە هەڵگەرەکەی شاناز و بنەماڵی جەلال تاڵەبانی ئەمە حەقیقەتە باشە بەڵام جەلال تاڵەبانی لە پێناوی بەرژەوەندی خۆیە تا لە بەغدا ببێ بە سەرۆک کۆمار و عەرەب پێی ڕابێرێ کوردستانی تەسلیمی بنەماڵەی بازانی کرد لە هەموو مەیدانەکانە بۆ پۆستی سەرۆک کۆمار و بۆ پارە ئەوەی کرد جەلال تاڵەبانی ئێوە تاکێ ئەتانەوێت لە ژێر ناوی دژایەتی بنەماڵەی بازانیە خۆتان بشارنەوە چەپەڵیەکانتان بشارنەوە ئەمە ناکرێت باشە کە خوا و خەڵکیش ئەزانێ ئێوە لەوان چەپەڵترن لە بنەماڵەی بازانی زۆڵترن جەماعەتی یەکێتی باشە عێزەتی سابیر تۆ نەبووی لە کوردستان خۆ ڤیدۆکانی ئەسێژ ماون ئەو چی ئەدوو هینیت ناوی چییە ئەمەی فلیمە کارتۆنیەکە بەرهەم ساڵە لەو ساڵانە ئەوەی دزی و ئەوەی بردووە مانجی ئەمەنەی بردووە ئاوای کرد کچەکەی خاڵە شەهاب نازانم ناوی چی بوو ئەویش ئەوەی بردووە باسی هەموو ئەوانە ئەکرد کە لەگەر بەرهەم ساڵە حاڕۆش بوون وازیان لە یەکێتی هێنابوو ئێستا ڤیدۆکانی ماوە ئەی بۆ کە هاتنەوە ناوێکێتی یەک قسە نەکرد هەی درۆزنی دووڕووی ساختەچی بۆ شەڕتان لەسەر کرد تا کردان بەسەرەوە کۆمار و ئێستا شەی لەسەر ئەکەن هەر ئەو بەرهەم ساڵحە نەبوو کە تۆ دائانیشتی با وەکو پست بزۆکە ئەوە دەکەم ئەوەی بردووە بەرهەم ساڵح و فلانە ئەوەی بردو فلانە ئەوەی برد ئەی بۆ دوایی شەی لەسەرەکەن بۆ سەرەوە کۆمار ئەگەر وایە ئێوە بەڵای شەرم ناکەن ئادەی عێزە دینی بێدین کە دایمەش فول سەرخۆشی خۆ چەنە دزیوە زەحمە نەبێ بۆ مەگەر خۆت دزنیت خۆت چەتەنیت خۆت جەردەنیت خۆت دایان پیزنیت خۆت مەسینە هەڵگری شاناز نیت بۆ ئەوان ناچەمێتەوە مەسینەی بۆ هەڵناگری زەڵاتەی بۆ ناکەی بۆ شەرابەکەی جگەرەی نای بۆ داناگرسێنی ئەی بۆ مەگەر پاڤێڵ و قوباد و شاناز و لەتیفە بەندا و دز هەموو سەرانی یەکێتی نەیان دزیوە پارە ئەی بۆ باسی ئەوان ناکەیت یەک پیاوی سەرانی یەکێتیم پێ بڵێ دز و جەردە نەبێت دەی ئەگەر ڕاستەکەیت بۆ هەر باسی بەرهەموو ئەوان تەکرد لەبەرەوەی وازیان لە یەکێتی هێنابوون بەڵام باسی پاڤێڵ و قوباد و فلان و فلان و فلان و ئەمانە ناکەیت چێ سێمانی سزادا ئێوە یا بنەماڵەی بازانی عەزیزە خۆشەویستە سەردەمی بزوتەوەی گۆڕان هەمومان بیرمانە ئێوەش بیتانە خەمەوە
سەرکردایەتی یەکێتی کۆبوونەوەیشی کرد بڕیاریاندا کە پارتی زێڕەفانی بێنێ بۆ سەر نەوشام سەفا و بۆ سەر گردەکە ئەوە بوو کەسیان تێلیان نەکرد بوو بۆ جەلال تاڵەبانی بەرهەم ساڵح بەرهەمە سەلووس تەلەفۆنی کرد بۆ جەلال تاڵەبانی لە بەغاو کە سەرۆ کۆمار بوو وتبووی ئێمە بڕیارمان داوە بەشم تۆ بە کاک مەسعود بڵێ هێزی زێڕەفانی بێنێ بۆ سەر گردەکە نەوشام سەفا هەمومانەوە شۆمان بیر نەچۆتەوە کە مەلا بەختیار هاواریەکرد نەوشام سەفا ترساوە و ڕای کردەوە بۆ پێنجێ ئەوە بوو نەوشام سەفا لە گردەکەوە بە دوێ خستەوە وتی لە گردەکەم و نەجۆڵاوم کاک نەوشیروانیش وتی با زێڕەفانی بێت نایڵم یەک کەسیان بە زیندوی بگەڕێنەوە فازڵ میرانی تێری کرد بۆ کۆسەت کە هێز ناهێنین نەوشیروان ڕەشەی کردووە کۆسەتە دایع کە ئێستا کردی بە فلیپ کۆسەتە دایع ئەڵێ مەترسن لە هەڕەشە نەوشام سەفا هیچ نییە ئەوە فازڵیش وتبووی ئێمە 50 ساڵ نەوشام سەفا ئەناسین ئەو لە خۆی هەڕەشە ناکا باشە ئێوە ئەمە نەبوون ها ئێوە ئەم پیاوە نەبوون پارتیان نهێنا بۆ سەر نەوشام سەفا بۆ سەر گۆڕان کە سکرتێری کۆمەڵە بوو جەلال تاڵەبانی بوو چەند ساڵ ڕەفیقی جەلال تاڵەبانی بوو ها عێزەدین ها ساختە ئەی بۆ کورتاکەی هەشی تەمووز لەسەر داوای تورکیا و میت ئێوە لاهوتان نەخستە ئەو لاوە ها 4 ساڵ بوو پارتی بە هەموو توانایەوە لە میدیاکانەوە دژاتی لاهوریە کرد دەیان بەرەفی بۆ پێچایەوە باشە بەڵام دەبەری دژی بنەماڵی بازارین تورکیا بوو بە هەست لەتان پەلامارتاندا نەتان خستە ئەو لاوە ها بڕیاتان نەدا هێزی پارتی بهێننە سەری ها نەتانویست وڵات بەدەریکەن لەسەر قسەی کاکە مەسعود بازانیەکەتان هەمومان لەبیرمان نییە کە پاڤڵی کوڕی جەلال تاڵەبانی ئەیوت ئەبێ لاهور لە سلێمانیا بڕوە دوای ئەوەی تەسلیمی تورکیا و بنەماڵی بازاری نەبوون لە دوای کودەتاکەوە چەند گیلاتان شەهید کرد و تۆرە کرد لە سلێمانیا بۆ میتی تورکیا هەموو لە بەرچاومانەنی ئەم مۆزوعانە ئەژی ئەمین لەسەر داوای پاڤڵ مورادکانی کوردەی و هاوڕەکانی تیرۆر نەکرد لە ڕانیە بۆ پارتی و بۆ ئەوانەی تیرۆر نەکرد ئازار و ئەشکەنجەتان نایە بە بریناری ئەژی کە سەرۆکی دەستگاکەتان بوو کاری بۆ مید نەکرد لەسەر داوای پاڤڵ و لەسەر داوای ئەمانە هاتی ئێوە مکەساتی واتان هەیە شەرم ناکەن ئەو هەموو درۆیەکەن ئەی ئەوانەی کە چەقۆبەرانی دوکتۆر خالیبیان کرد مەگەر قوباد و پاڤڵ پاراستنەکانی نێەوە بە پارتی بۆ هەولێر هەمووی ئەمانە ڕاست نییە کاتێک کێ سزای سلێمانی ئەدا لە ئێوە زیاتر ئێوە یان پارتی و بنەماڵی مافیای بارزانی چێ پارتی کردە کەڵەگا لە باشووری کوردستانە جەلالیەکان ئێوە نەبێت چێ پارتی کردە کەڵەگا قاچاقچێتی مەرزەکان چێ ئیکە ئێوە یا پارتی بنەماڵی بازانین لە دەڤەری سلێمانیە داهاتی سلێمانی چێ کۆیەکاتەوە ئێوە یا پارتی بنەماڵی بازانی چێ لە سلێمانی سەران لە خەڵکی دەسەرێ ئێوە یا پارتی بنەماڵی بازانی عێزەدین باسی فامیلی مۆڵ و فلانە مۆڵ و ئەلم بابەتان ناکە ئەی قەیوان کە سلێمانی خواردووە ئەی نۆکان ئەی ئیدارەی گشتی هیچ هەیە هی پارتیە یا هی ئێوەیە خۆ ڕووی مەسعود بازاری ڕەش بێت باشە بەڵام هەموو ئەوانە ئێوەن هەر ئێوەش پارتیتان کرد بە کەڵەگا لە بەرامبەر کۆمەڵگای ئێمەیە باشە یان ئەو هەموو دەوڵەمەنە هەڵتۆقیوە ئەو هەموو دەوڵەمەنە ساختە چییە یەکێتی دروستی کرد یا پارتی بنەماڵی بازانی لە دەڤەری سلێمانیە عەزیزانی من برازایەکی شێخ جەعفەر هەیە ساڵی پار 6 ملیۆن دلار قەزار بووە ئێستایەکێتی سەدان دۆنم زەوی یاوەتێ باش و سیتی دروست ئەکا بۆتە خاوەنی 15 تا 20 ملیۆن دلار لە سلێمانیە ئەی فاخری قەیوان ئەی شاسوار عەبدولواحید ئەی نۆکان ئەوەی کە بای 500 ملیۆن دلار ئەرزەتان داوە بە خۆشناوژاڵەیی و نەوزاری نووری بەک هەرچی ئەزەی ئەو شارە هەیە داوتانە بەمانە باشە یەک کەسێک لەمانە فرسیان نەبووە ئێستا هەمویان ملیۆنێرن چی ئەمی کرد کە چی هەڵێن تێچووی فیستیفاڵی عەشرەتی جاب لەسەر حسابی خۆشناوژاڵەیی بووە خۆشناوژاڵەیی چ دزیەکە ئەمانە هەمویان سوالکەر بوون هیچیان پاریان نەبووە هەمووی هینی یەکێتی یادی بەمانە سلێمانی کراوە بە 100 پارچەوە ئەی هاوار خۆ پارتی نەیکرد یەکێتی کردی کاکە با ئێمە دژایەتی پارتی و بنەماڵی بازانی خاین وامان لێ نەکا چەتەکانی جەلال تاڵەبانی خۆیان ڕاستکەنەوە بڵێ ئەسا ئێمە شەریفین ئێوە شەریکە دزن لەگەڵ پارتی و بنەماڵی بازانیە جێگری سەرۆکی هەرێمن جێگری سەرۆکی حکوومەتن ئێستاش ئێوە دزیەکەن لەگەڵ پارتی و بنەماڵی بازانیە سلێمانی کرا بە 100 پارچەوە چێ کردی پارتی کردی یەکێتی چێ کردەکە یا بە نەوشام سەفا جەلال تاڵەبانی نەیە چێ کردەکەی سەلیم بەگی یا بە نازان فڵان و فیسارەکان چێ کردەکەی کرد بە برای مەحموود شێر ناو گۆڕ لە گۆڕەکە گردی سەلیم بەگی تاڵان کرد
ئەو دەباشانە گەورەیە شێ زەحمەت نەبێ دزی بردی کێ بەشی هێرۆی دانا کێ بە گردەکە یا بە کۆسە ڕەسوول لە گردی مەحافزە کێ بەشی پاڤێڵیە کێ بەش بۆ قوبادی جیا کردەوە کێ بۆ شانازی جیا کردەوە کێ بۆ لەتیفی جیا کردەوە کێ بۆ فڵانە فیستایی جیا کردەوە خۆ پارتی ئەمانەی نەبەخشیەوە ئەی هاوار بنەماڵەی جەناب تاڵەبانی بەخشیانەوە شاناز و هێرۆ ئەمانە بەخشیانەوە کاکە سلێمانی کەی ئیلاخی بەسەر پارتی بنەماڵەی بازانیەوە هەیە ئەم قسە قۆڕانە ئێوە بۆ کێکن ئەتانوێت کێک کەرکەن ئێوە یعنی ئێوە پێتان وایە کە ئێمە دژاتی بنەماڵەی بازانیەکەین ئیتر ئەبێ ببین بە مەسینە هەڵگری ئێوە درۆکانی ئێوە بشەرمێنین نەخێر سلێمانی ئەو دەڤەرە ئێوە خواردوتانە ئێوە ڕەبتی بە پارتی بنەماڵەی بازانیەوە نییە باشە خۆ هەموو ئەمانە پارتی نەیبەخشیوە بنەماڵەی بەجای نەیبەخشیوە بنەماڵەی بازانی لە هەولێر ئەدزێ لە زاخۆ ئەدزێ لە برایم خەلیل ئەدزێ لە فڵانە فیسار ئەدزێ نەوت ئەدزێ ئەمە ئەدزێ ئەوە ئەدزێ ئەوە هەمووی ڕاستە بەڵام سلێمانی ئێوە دزیوتانە ئێوە مەسئولن نەک پارتی بنەماڵەی بازانی باشە هەموو ئەوانەی سلێمانی کە ئێستا ملیۆنەرن خۆشەویستانی ئارام ئەحمەد 15 ساڵ بەر لە ئێستا یەکێکیان 100 دۆلاری نەبووە باشە هیچیان سەرمایەدار نین هەمووی چڵکاوخۆری یەکێتین خۆشەویستانی من باشە بەیانی یەکێتی 300 دۆلار زەویە بە ئارام ئەحمەد میش ئەشم یەکەم بە باشوور سیتی ئەیکەم بە ئارام سیتی هەر لە خۆمەوە لە دەبمە ملیۆنێتەوە هەر زەویەکەم بەرێ بەس مەکاک خۆشم هیچ نیم لە کنیسەک سوالەکەم هەر ئەوەم بەرێ بەسە باشە بۆیە هەموو ئەوانەی ئەلەوەڕێن هەر هەمووی هینی یەکێتیە هاتی خواکەن خوا لەوە ڕسواتتان کە یەکێتی و بەرهەمهێنانی داوە بە مەلای یاسین 20 ساڵ بەر لە ئێستا خوا ئەزانێ ئەو مەلای یاسینە گۆرەوی ئەفرۆش لەسەر کارتۆن لەبەر مزگەوتی گەورەیە ئەو مەلای یاسینە خۆشەویستانی من کێ ئەوی کردە بە ملیۆنەر و 10 ملیۆنیاوە تێ خوا لەوە ڕسواتتان کە خۆ پارتی ئەمانەی نەکردووە یەکێتی و گۆڕانە تڕە کردویانە خۆشەویستانی من هەرچی کۆمپانیا لەو دەڤەی سلێمانیا هەیە هینی یەکێتی و هینی گۆڕانە باشە خۆمە لا مستەفا لە قەبلەکە زینوو نەبووە بێ شاخەکانی دەوری سلێمانی و گردەکان و عەرزەکان تەوزیعکە یەکێتی کردوێتی کاک خۆمە لا مستەفا نەهاتووە هەرچی قوتابخانەی حکومی لە ناو دەڤەی سلێمانیا هەیە بیکا بە ئەهلی و بیا بە کۆمپانیاکانی خۆی ئەی هاوار باشە خۆ مەلا مستەفا نەهات هەرچی نەخۆشخانەی حکومی هەیە بیکا بە ئەهلی و هەرچی پزیشکی حکومی هەیە هەمی بەرێ بۆ نەخۆشخانە ئەهلیەکان باشە خۆ مەلا مستەفا نەهات ئەو شارە تەخشان و پەخشان بکە یەکێتی کردی جەلال تاڵەبانی کردی سەرانێکێتی کردیان باشە فاخیر شاسووە شێخ جەعفەری دەروازە سیتی مەلا یاسین خۆشناوژاڵەیی نازانم نۆزادی نووری بەگ شێخ ئەحمەدی نۆکان برازای شێخ جەعفەر باشوور سیتی ئەمانە هیچیان و دەیانێتی سەرمایەدار نەبوون هەموو ئەمانە چڵکاوخۆری یەکێتین لە ڕێگەی یەکسەرانی یەکێتی و بنەماڵەی تاڵەبان نەبوون بە ملیۆنێر ئەمانە ڕاستین کاکە خۆ خەڵک ژێر نییە هەمومان ئەو ڕاستیانە ئەزانین حەقەتە ئەمە باشە سلێمانی 19,000 شەهیدی یاوە لە ڕیزەکانی یەکێتیە باشە کەچی ئێستا لیلۆز ئەیخوا لیلۆز تۆسەی ئەم ناوە لیلۆز ئێستا ئەیخوا کە شەوانە شەرابی سوور هەڵەیە لەگەڵ شانازە بۆ خۆیان نەخۆنەوە یا کچەکانی مەلا بەختیار ئەیخۆن یا کچە سیلایەکەی شاناز ئەیخوا یا هەتیوەکەی ئەیخوا کە هەر نازانێت کورد چییە یا پاڤێڵ و قوباد و ژنەکەی قوباد ئەیخۆن کە هاوڕێی هێڵی لۆڤە ئێوە ئەبێ بڕۆن گوزاشت ئەو ئەیامە ڕۆی هەرچی بێشەریفی هەیە بیکەن و لە ژێر ناوی دژایەتی بنەماڵی خائینی بازانیە پەردەپۆشی بکەن خەڵک ئێستا ئاقڵە تێگا خەڵک دوای ئێوە ناکەوێ بەڵێ ئارام سیتی بۆ نەبێ کاکە خۆ هەندە خۆ دانیشێ بەیانی شاناز بلێ ئەحاڕەش ئەڵێ ئارام مەحمەوەرەوە دەدۆنم زەوی بیکە بە چوار بە ڕیزە شوقەیە نێنم ئارام سیتی تا یەکسەر دەوڵەمەنی ژەبمو ئەربێ مەسینە هەڵگری شانازی بلێ حاڕەش تا مام مەسینە باشە دکتۆر ئێزەدین سابیر خۆ دزیت باوکت دزە براو دزە براژنە دزە خوشکی دزە دراوسەکەتان دزە تۆ خۆ دز و جەردەی تۆ بۆ هەر بۆ نییە قسە بکەی سەر داخە من شۆڕکە بەڕاستی کاکە تۆ دزی تۆ مەسینەهەڵگری شانازیت تۆ خۆت دەستپیسی تۆ خۆت داوێن پیسی تۆ خۆت مێشک پیسی تۆ خۆت عەقڵ ئەو قسە قوڕان بۆ ئارام مەحموود بۆ هیچ کەسێ مەکە کاکە تەواو ئێوە ئاوان تازە بە تازە خۆشەویستانی من شاناز و کچە چڵکنەکەی شێخ دلێر هەیە برازاگە شێخ جعفەر با دیداری یەکێتی ڕووی ڕەش بووە دیداری چی یەکێتی کان دیدار شاناز و کچی شێخ دلێر لیلۆس کوڕی شاناز کچی شاناز کچی مەلا بەختیاری سێجرتەکی زیاتر لە 1000 دز و درۆزن و ماستاوچی و لە بەنە کۆکتۆر لە هۆڵێکە باشە گوێرە شانازەگن خۆشیان بە پیاوەزانە هەموو فشەکەرە ها ئێوە هیچ شەرم ناکەن
تەلەفۆنم بۆ مەکەن کاکە ئەوم تەلەفۆنە چێ بە قوربانە بم چی تێ بەساقە بم بەسەری هێرۆ بەسەری ئەو ناوی چییە ئەو کۆسەتە کە خوا کردی بە قەشمەر واسە نەنان بە حیاتی پێ ناکە تەلەفۆن بۆ ملکی کاکەچی ئەرەوەڵا ئێوە هیچ شەرم ناکەن بۆی شتی پیاوی تیاماوە ئاسن دیداری شتی کاکە سلێمانی سەردەمانی شێتی کردبووە هێزی یەکەم ئێستا لە ساعت چوار لە سلێمانی دەنگتەن هێنایش بە تەزویر وەڵڵا کەستان لەگەڵ نییە ئێوە کاکە باشە هیچ کەسێک دۆ سلێمانی و منتیقەیان نییە ڕقی لە شاناز و پاڤڵ و قوبات نەبێ با بە شاناز خۆی وتی کاکە وتی ئەزانم خۆشتان نایم خۆش ێزانە کاکە بەس نەیوت لەبەرەوەی کە دزم لەبەرەوەی کە جەردەم ئاوەیە ئاخر عەزیزان سەیری ئەمێ شێتیە چۆمە بە قەشمەر لە شەیر ئارامەوە بۆ شاناز و پاڤڵ و قوباد و لیلۆس کارەساتە کاکە چۆن تۆ شەیر ئارامەخێتە دوای شەیر ئارام لیلۆزیێت لیلۆس بەشی یەک کەباب گۆشتی پێوە نییە شەورە لا بخێ ئام کەڵەکە ئەژنۆی بڕە بە کەلەکە تا ڕێکونیە کاکە ئەڵێ چەقۆیە ئەڵێ شمشێرەکە ئیمامی عەلیە ئەمە لیلۆزە کاکە گیان یا ئەم لۆلا ماسکە لوتی بچێ بە چاوتە شاخ دۆشکێنێ کاکە هەلوتی دێشەی ئارام ئەکەی بە ڕەفیقی لیلۆس ها کاکە لە مامەڕیشەوە بۆ عێزەدین سابیر توا کفر نییە ئەشۆ بیلا کفرە باشە لە مامەڕیشەوە بۆ عێزەدین سابیر زەبەلاحی دز و درۆزن لە حەسەن کوێستانیەوە بۆ کچەکەی شاناس باشە کاکە یا بۆ هەتیوەکەی شاناس دیداری ئێوە دیداری ڕسواییە بابا وەڵڵا جەلال تاڵەبانی خۆی یەکێتی اختصاب کرد خۆی کرد یەکێتی ئەیزانی کە خۆی نامێنێ یەکێتی اختصاب کرد کاکە ڕێک سوار یەکێتی بوو کاکەجیان خۆی تەسنی بنەماڵی بازانی کرد خۆی کردی بە بچووکی شەریکە دز لەگە بنەماڵی بازانیە کەچی شاناز ئەڵێ یەکێتەکەی ما یەکێتەکەی مام وەکو ساڵی 91 و 92 93 و 97 و ئانە خەڵکی کوردستان هەڵیان تڕانی بێ لە ژێسای یەکێتەکەی مامە کورە ئێوە لە شاخیشە هەر دز بوون باخوا برای مەحمەد لە شەڵتەکانە هەر دز بووە برای مەحمەدیش باباش بزانیت باوکیشی کە کوتانی ئەدروی باوکی برای مەحمەد لە پوشەکە دزیە کرد لە کوتانەکە لە کوتانی کەل و یەسرەکە دزیە کرد پوشی کەم پێ کرد لەوژە دزیە کرد باپیرێشی هەر دز بوون بەڕەنگەس دزی خۆی سوال کرد ئاوایە سوالکەی دز ئەو قایدی ئەوەیە هەرچەندە بە هەمووتان ئێستا پاڤێڵە قوبادە شانازەکەی نابن بە یەک تاکە قۆنەی جەلال تاڵەبانی بە ئەوەشتان پێ بڵێ ئینسان بە وجدان و قسە بکە کە جەلال تاڵەبانی خۆی مێژووی خۆی دروست کردووە چاک یا خراپ ڕەخنەمان لێ هەیە ڕاست باشە بەڵام بە هەر هەمووتان نابن یەک تا قۆنەی جەلال تاڵەبانی پیا کەسایەتی بوو کە جەلال تاڵەبانی قسەی لەگەڵ ئاکرا جەلال تاڵەبانی سەد ڕەخنەم لێ هەیە بەڵام پیا بوو سەرسەری نەبوو وەکو پاڤێڵ و قوباد و شاناز و ئەلەم بابەتانە چەقۆکێش نەبوو وەکو عێزەدین و نەسابیر و ئەلەم بابەتانە حقیقت ئینسان قسە بکە کاکە سەدان ڕەخنەشم لێ هەیە پڕە لە ڕەخنە و کەم و کوتیم دزیشی کردووە سامانیشی بردووە گندیشی یاوە بە خەڵک هەموو ئەمانەی کردووە ڕاستە خیانتیشی کردووە بەڵام دیسان بەس هەموو عیب و عارەکانیەوە قۆنەرەکەی لە هەموو سەرانیجێتی ئێستا پیاوتر ئەو جەلال تاڵەبانی ئەرەوەڵا بەڵام ئێوە حتا سەرانی ئێسەیەکێتی شایانی ئەوەش نین میزی جەلال تاڵەبانیش بخۆنەوە لەگە شەرابەکان وەکو مەزە شایانی ئەوەش نین باش پەرەمەت کاکەوەی ئەو جیاکەڵم بواتەوە لە پێنجەنەوە بیخۆب تۆزیەوە قورگەم ساڤێت تۆزە عێزەدین سێو ناوە وەرە ژن بە حەزی عێزەدین کەیت تخواوە ناوە وەرە ژن بە شەو لەگەر عێزەدین ناوە بخەوە من نازانم ئەگەر ژنی هەبێ وەڵڵا ئەگەر ژنی هەبێ قەوش لەلی ڕاکە یا ناوەکەی بگۆڕێ عێزەدین کەی ناوە کاکە عێزەدین چی بێشین کەی باوی عێزەدین ماوە کاکە ئەرێ کچی کون ئێوە شۆکەن بە عێزەدین ناو ئەبێشتی وا بەڕاستی شوکە بە عێزەدین وەڵا عیبە والله برا من دەکسم هەبێ عێزەدین ناو بێ بۆ داوای سەگی پیۆرم نایەمێ نایە ڕێزم بۆ عێزەدین باشەکانەیە بەڵام هەر نایەمێ ڕاست ئەرەوە پیاو ڕاست بڕۆ ئۆکەی ناوە کاکە بڕۆ بیگۆڕە ئێم هەمان بیرمانە سەدان هەزار دەنگمان کۆ کردەوە لە دەڤەری سلێمانی سەدان هەزارکە واژۆیان کرد تا سلێمانی ببەسینەوە بە بەغاوە ئیدارێکی سەربەخۆیی هەبێ و بەشە بودجەی خۆی هەبێ لە بەغاوەری بکرێت هەمووتان بیرتانە منیشێک بووم لە ئەوروپاشێک بووم لەو کەسانە کە ئیشم بووە کرد ئەی ئێوەی یەشێتی زیاترتان نەکرد ئەوە نەتان و ئێمە شیوا قوبوڵ ناکەین لەگەڵ پارتی عشەریکە دزەبین لەگەڵ پارتی دەست لە ملان نەبوون دژایەتی ئەو خەڵکەتان نەکرد لە بەغاو لە هەولێر و لە سلێمانی تۆز ڕاستی کراس بن کاکیش بۆ مەگەر پاڤێڵ نەیوت کاک مەسعود مامی گەورەمە لە بەرامبەر لاهۆری ئامۆزایە ئەی مامە گەورەکە ئێستا چۆنە پاڤڵی جەلال تاڵەبانی هەرچەندە تۆ حەدیشی نییە قۆنەرەکانی مەسعود بازانیش بیت زانی بۆ چکە مەسعود بازانی
طبعا من هەمیشە وتومە بنەماڵی بازانی و مەسعود ڕەگی خیانەت لە مێژووی ئێمەیە ڕەگی خیانەت حتا بنەماڵی بازانی بمێنێ کو دەستی مامەفەکانی خۆی ناکە بەڵام لە ئەوە پیاوترە بۆ ئەوەی بە ئاشکرا خائینە بە ئاشکرا دزە بە ئاشکرا نۆکەری تورکیە لەشکی تورکیا هێنێ سیوێکی ئابەکە تورانی هێنێ فڵانی هێنێ هەموو شتێکە کا بنەماڵی خائینی بازانی بەڵام ئێوە درۆکن درۆ باش نییە ئێوە ساختەچی لە بنەماڵی بازانی خائینترن ئێشتا ئێشتانەی خۆتان شەریف پیشان بن ناشتی وای نابێ بەڕاستی ئارا مەحمەد ماوەی ئێشتا لە ژیانە ڕسوا و تڕۆتانە کە ئاوا دەرپێکانتانە خاتە عەرز بۆ هەموو خەڵک پیشانتانەدا بەڕاستی باشە تو شەرەفی هەموو سەرانێکێتی کە شەرەفتان نییە باشە یەک بازرگان لە دەڤەری سلێمانیە کارێکی کردووە ئێوە سەرانتان لێ نەسەند بێ ئێوە پارەی تابلۆکان لە دوکانەکانش ئەسەنن تابلۆ لیان ئەسەنن وایەوانی لیدار یەکێتی سەرفە چاواشەکارانەیە یەکێتی لە کۆمەڵێ باندی مافیایی زیاتر هیچی تر نییە باشە ئەم قسە قۆڕانیش بەگە تەنها تیڤەکان قەرەباڵ خەرێنە هیچ قیمەتێکی نییە بەڕاستی بۆیە هەمومان ئەزانین خودای گەورە بە گەورەی خۆی ئەزانێت تەواوی سلێمانی دەور و بەرەکەی هەنگاو بە هەنگاو وەکو کرمانج ئەڵێ گاو بە گاو یەکێتی داگیری کردووە نەک پارتی و بنەماڵی بازانی پارتی هەولێری داگیر کردووە ڕاستە بادنەی داگیر کردووە ڕاستە خائینە ڕاستە چەتەیە ڕاستە نەوت دزە ڕاستە بێقیمەتە کورە ڕاستە هەمووی ڕاستە بەڵام سلێمانی ئێوەتان لێ کردووە گەرمیان ئێوەتان لێ کردووە ڕانێ قڕازێ ئێوەتان لێ کردووە چەتەکانی یەکێتی سەرانی یەکێتی تاپۆیان کردووە ئێوە درۆ بۆ چیەکەن ئێوە 30 ساڵە سەرقاڵی دزی و جەدەی و جیفان پڕکردن ئێستا ئەتانوێ بڵێن هەمووی خەتای پارتیە پارتی سزای سلێمانی ئەدا و هێڵی سوورە و ئێمە قبوڵی ناکەین ها پارتی سزای سلێمانیدا شان نازە قشپەڵبینە وەڵڵه درۆکەیت ئێزەگیان پارتی سزای سلێمانی ئەدا ڕوو ڕەش بێ لەگەڵ ئەبوو جەهلە باشە ڕوو ڕەش بێ لەگەڵ ئەبوو جەهلە بەم هەموو سەختی خۆتانەوە و ئەزانم خەڵکی گوێ درێژە باوەڕتان پێکە چی ڕوویدا و چیتان دزیوە و چۆن ئەو دەڤەرەتان هەوڵوشی بیخەنە ئەسوی پارتی ئەوە ناکرێ بەڕاستی قسەی قۆڕەکەن ئێوە وەکوی خۆتان زۆر شەریف بن کۆمپانیاکان لێرە پارە پێیاکەن و لە هەولێر باجەکەی ئەدەن ها وا ئەڵێ کاکە ئێزەدین ئەی چۆن ڕێگەتان ویاوە بۆ مۆزەوە بۆشی ئەوەتان کردووە ها لەبەرەوەی کە شەریکە دزن لەگەڵ لە حکوومەتەکەی پارتی بنەماڵی بازانیە ئەی وەفدەکانی ئێوە چیەکە لە هەولێر شێخ جەعفەر چیەکە جێگرینێ شێوان بازانیە ها کاکە قوباتی جانتا هەڵگر چیەکە کە مەسینە هەڵگریەکە بۆ مەسعود بازانی ها بۆیە ئەم ئێزەدینە دەیان درێ ڕیس کردووە تۆ تەنها مەسینە هەڵگرێکی چایگێڕێکی شانازی بە قوربان خۆنە بێ نازین چ پیاوێکی کاکە تۆ قسە بۆ چیەکەی برایشیرم تۆ بۆ خۆسوو کرد شەڵاو قسانە هەن نەکردای بۆی ئارا ئەو جاری پێش ئەو قسانە کرد لە کتە بەرهەم ساڵە وتم قەی ناکە یەکێتیە با قسە بێکتەوەن چیان دەراوە هیچم لەسەر نەوتی بۆچی خۆسوو کرد نەوزانی ئارا مەحمەد لە ژیانە ماوە ئێشتا نەمردووە لە دەشتەکانی NL نەزانی ڕسواتەکە نەزانی بە هەموو کوردی ئەناسە و کەسێکی تڕۆ مەسینەگری شاناس ها باش ئەگە درۆ ناکە ئێزەدین و یەکێتی بۆ ڕێگەتان داوە فڵانە مۆڵۆکی ئەنە بابەتانە لە سێمانی پارە پێیاکەن و ببێن بۆ هەولێر ئەی چیە ڕێگەی یاوە تۆ گردەکەی محافزیاوە بە کۆسرەت لەوێ بۆ خۆی دائنیشێ لەوێ ئەلەوەڕێ بەڵام لە هەولێر خەسەخانەیە کاتەوە لە هەولێر سەرمایە گوزاریەکە پارەکانی لە هەولێر ئەخاتە گەڕ ئەی بۆ قسەتان نەکردووە ساختە چیەکە درۆکەن ئێوە ساختە چی ئەگە درۆ ناکەن بۆ شێ ڕێگەتان بەمانە داوە ئەی قەیوان ئەی ئیداری گشتی ئەی نۆکان ها بۆ ئەمانە ئەو دەڤەران بۆچی ڕوتان دۆتەوە بۆ نەما جا تاڵەبانی نییە بۆچیان دزیوە بۆ مام تاڵەبانی و یەکێتی و کوڕانی مام جەلال نییە پارتی لەکوێ توانیوێتی لە دێگەڵە بەم لاوە یەک پۆلیسی گوڵەکانیش دابمەزرێت لەکوێ توانیتی کاکە ئێوە خۆتان شانازی بۆکەن ئەڵێن لە دێگەڵە بەم لاوە هیچ دەسەڵاتتان نییە لە دێگەڵە بەم لاوە مەسوول بۆی نییە یەک پۆلیسی دابمەزێنێ ئیتر شەفشی چێکن کە بۆی نەبێ کاکە ها ئەوان ناتوانن سەرۆکی دائیرەیەکی دابنێن لە سلێمانی کاکە خۆمە ڕاستیە باسی ئەم دوو مۆڵێک لە سلێمانی کە پارە پێیاکەن و لە هەولێر باجەکەیدن بۆچی ڕێگەیتان نەکردووە لەمانە زەحمەت نەبێ بۆ مەگەر خۆتان بۆوانە ڕازی نەبوون ها حتا ئەگە قسەکەی تۆش ڕاست بێ مەگەر ئێوە شەریک نین لە حوکمڕانی پارتیە یا شاناس خوای گیان سلێمانی سزا دراوە تاکو بەڕۆڵی خۆی هەڵنەسێ و لە سلێمانی تۆ داگیرێ کرد تۆ شاناس تۆ هەمووی دزی قەرچۆک
تۆ هەمووی خوا سلێمانی کاکە کورە کاکە تۆ تۆپەڵێک کچی هێناوە مشتێک کچی هێنا بەداتە ئەو شارە ئەو شارتان هەمووی دزیوتان تاڵان کە شانازی برای مەحمە تۆ قسە بۆ چیەکەی پاڤڵۆ قوبات خوا دێنە ئەو شارە کاکە ئێوە باسی چیەکەن برێشینم بەخوا تەواوی دەوڵەمەندەکانی سلێمانی پارەکانی هینی ئێوەیە تەواوی مۆڵەکان هینی ئێوەیە بەس بە ناوی خەڵکی ترەوەیە تەواوی ئەو شوق و بازار و مازانە هەمووی هینی ئێوەیە بە ناوی خەڵکی ترەوەیە بەوەڵڵاهی لە ئیدارەی گشتیەوە لە قەیوان لە نۆکان تەڕماشە هەر هەمووی هینی ئێوەیە بۆ چیەکەن کاکە ئێوە بۆ چیەکەن ڕاستی ئێوە شەریکن لە حکومەتی لەگەڵ پارتی بنەماڵی بازانیە تەواو ڕاستیەکەی ئەوەیە کە ئێوەن سزای سلێمانیتان داوە هیچ علاقەی سەر پارتیەوە نییە لە دوای ڕاپەڕینەوە لە سای نەوەیەکەوە یەکێتی حکومڕان حاکمی مطلقی منتیقەی سلێمانیە و ئێوەش مەسئولن لە هەر هەموو شتێک لەبێ موچەیی لەبێ مەعاشی لەبێ کارەبایی لەبێ ژیانی ئێوە مەسئولی یەکەمن لە هەر هەموو شتەکان ڕاستی مەجالیتیانی ئەمە عەقڵ واڵێ منطق واڵێ ئەخلاق واڵێ باشە ناتوانین بڵێ بنەماڵی بازاني خۆ ڕووی مەسعود بازاني ڕەش بێت باوە ڕاستی کاکە باشە چونکە هەمومان ئەزانین نەقسەی مەسعود نەقسەی نێچی نەقسەی مەسعود لە دێگەڵە بەملاوەی یەک تووری قوڕایی ناکات یەک کچی بە گوێیان ناکات بەڕاستی درۆ بۆ چیەکەن ئێوە کاکە ئەو ڕۆژە گوزەشت بە ناوی دژایەتی بنەماڵی بازانیەوە خەڵکی دواتان کەوێ ئەوە ڕۆی ئەوە کۆتایی پێاتەوە ئەوە تەواو بوو بەڕاستی ئێمە ڕقمان لە بنەماڵی بازانیە بنەماڵی بازانی ئارام ئەحمەد بگرن ڕەنگە بیژی کوژن ئارام ئەحمەد باشە بەڵام ڕاستی هەر ڕاستیە بنەماڵی بازانی سزای سلێمانی نادا بەڵکو یەکێتی سلێمانی بۆ دەدەبێت یەکێتی سلێمانی ڕسوا کرد یەکێتی سلێمانی خستە سەر ساجی عەلی یەکێتی عەرزەکانی داگیر کرد شاخی دزی بەردی دزی دای دزی هەموویەکی دزی هەمووی بنەماڵی جەتاڵەوانی دزیان بۆ شازێدا یان بنەماڵی بازانی بنەماڵە چێتیەکەن ئەوانە کۆنەپەرستن و خێڵەکین ئەیسا یەکێتی بنەماڵە چێتی نییە خێڵەکی نییە ئەی پاڤێڵ و قوباد نییە ئایسا یەکێتی هینی قوباد و پاڤێڵ نییە خۆشەویستە ها شانازی پولیان لەگەڵ تێوە بەندا دزە بەملێ درالیان نەدزێهینەوە میلەتە خۆتان سەرپەرشتی بانک و داهات و گومرکەکانەکەن جێگری سەرۆکی هەرێمن سەرۆکی حکوومەتن هی هەموو شتێکن و من دڵنیە ئەم قسانەی من هەڵگرن و بۆ یادگاری خۆشەویستان ماوەیەکی تر هەم پاڤێڵ و هەم قوبادش ئەچنەوە بۆ لای مەسعود بازانی بۆ لای مەسعود ئاوا دانیشتن بەرامبەریان قوباد مەسینەکەی خۆی هەڵەگرێتەوە بۆ مەسعود پاڤڵیش کاک مەسعود مامی گەورە ماناڵێ هەمانش دەڵێن شانازیش مەناعەتی نییە ئاو لە پێڵاوەکانی مەسعودا ئەوە ئەی خواتەوە ئەو شانازە بۆ شارەزایتان ئاو لە پێڵاوەکانی مەسعودا خواتەوە تێگەیت جاکاتی خۆی باو بوو لە کوردستان لە قەدیمی لە کۆنەکانە خۆشەویستان کە ژنێ بە مناڵەوە بوو ئەگەر مناڵەکەی لێ نەبوایەتەوە زۆری پێ پچوایە ئیتر ئاوا بووە چون ئاویانە کردە ناو پێڵاوی مێردەکەیەوە ئاوەکەی ئەخواتەوە بۆی مناڵەکەی لێ بێتەوە ئەوشم پێوتن زانیاریە ئەو شانازە مەناعەتی نییە بۆی لە تێف بێ بەسەرەوە کۆمار بۆی بمێنێتەوە هەر دزیکە ئاو لە پێڵاوەکانی مەسعودا ئەخواتەوە ئاو لە پێڵاوەکانی مەسعود و نێچیرا ئەخواتەوە ئەو شانازی برای مەحمەد ولا من ببیستن خۆشەویستان ئەمانە بۆ پارە شەرەفیان نەماوە ئابڕوویان نەماوە کەرامەتیان نەماوە جا عەزیزان من باسی مەسائل ئەخلاقیەکانیان ناکەم پێم عەیبە لەبەر شەخسیەتی خۆم ها نەک لەبەر ئەوان ناشمە ناشیش ئەگیناشتی وایان ئەسان لەبارەی ئەخلاقیەوە کە شەوانە چێکن لەو دەباشانە ئەمانە کاکە کچیان ژنیان خوشتیان دار و بەردیان هەرچی شتەیە ئەیزانم بەڵام هەمووین بۆ ئەدەن بەڵام پێم عەیبە کاکە لەبەر کەسایەتی خۆم لەبەر حرمەتی خۆم لەبەر مێژوی خۆم ناشبنەوە مۆزوعان و ئەگینا قەسەم بەخوا هەمویان تووشی شەلە دەکەم هەمویان تووشی پەرکەمەکەم باشە وا لەو شانازەکەم لەو سەجادەیە دەست دەخەڵ بۆ شوێنێ وەکو جنۆک ما باش بیسە بۆیە سبەینێ ئێوە ئەچنەوە بۆ لای بنەماڵی بازانی چونکە ئێوە شەریکە دزن بنەماڵی بازانی نەوت و غاز و چی لە لای هەموو ئێوەتان کە لە بنەماڵی بازانی ئێوە پەلاماری ئێمەتانە ئێمەتان دەربەدەر کرد ئێمەتان ئاوارە کرد بۆ بنەماڵی بازانی والله قوباد تاڵەبانی لە کۆبوونەوەیە بە مەسعود بازانی وتبوو ئەگەر ئارام ئەحمەد بێتەوە بە حەق بڕەمەوە من شێکی وای بیستی بۆ قوباد ئەگەر ئارام ئەحمەد بێتەوە بەس ئێمە تەسلیم دەکەینەوە مەسعود بەس پێکەنی بوو ئەو مەسعود ماوە بڵێ وەڵا ئارام ئەحمەد درۆکە باشە ئەو قوباد ئەوە بێشەرەف بوو چوو بە مەسعودی ئاوەتەوە بۆ کاکە ئارام ئەحمەد چی کردووە قوباد جا تاڵەبانی ئارام ئەحمەد چی کردووە کاکە دزی کردووە کاکە تاڵانی کردووە کاکە کوڕی خەڵکی کوشتووە کاکە جاسوس بووە چی کردووە ئارام ئەحمەد قسەم کردووە بەس ڕسوام کردوون من هیچ شتێکم نەوتوە لە ڕاستیە من هاتووم
تەنها و تەنها چەپەڵیەکانی ئێوە باسەکەم دزیەکانتان خیانەتەکانتان کوشتنەکانتان باسەکەم من خۆشتێکی عەجیب نەوتۆ کاکە من هەموو شتەکانم یاساییە ئێوە بێشەرەفیەکەن ئەڵێم ئەمانە بێشەرەفن ئێوە دزیەکەن ئەڵێم ئەمانە دزن ئێوە تاڵانەکەن ئەمان تاڵانەکەن ئێوە درۆکە ئەمان درۆزنەکەن تەوا ئەمانە موتۆ بەڕاستیشێکی تر نەوتۆ بۆیە ئەو یاریانە کۆتایی هاتووە جەماعەتی یەکێتی نایخوا هیچ کەسێک سزای سێمانی نەیاوە ماڵ جەلال تاڵەبانی و یەکێتی نەبێت سزای گەرمیانی نەیاوە یەکێتی نەبێ سزای پێنجۆنەکەی منی ناوە یەکێتی نەبێ سزای گەرمیانی ناویی هەڵەبجەی ناوە ئەوە نەبێ ڕانی قەڵازی هەموو شوێنەکان بەزێکی سزایوانی داوە چونکە یەکێتی حاکمی مطلق عزیزانی من لەم داناخی ئارامەحمە ئەگەر نەفەرێک بکوژێ پۆلیسی دانهاق مەسئولی یەکەمە حەقی نییە بەسەرەوە بڵێ وەڵا کاکەوە بکوژەکە لە خرۆنی گنەوە هاتووە یا لە ئامیستەردام و لە نازانم زڤۆڵەوە هاتووە حەقی نییە بەسەرەوە ئەوانە شارن خۆشەویستان تەواو تۆ لە سێمانیە حاکمیت تۆ لە سێمانیە هێزی حکومڕانیەکەیت تەواو وەکو هەڤاڵەوەکتان لێ نەیە ئێوە هەڤاڵ ئەبوبەکر خۆشەویستان چوو بۆ هین چوو بۆ ئەو شوێنە بۆ هەندستان بی چوو بگەڕێتەوە باشە وەرە هەڤاڵ ئەبوبەکر تۆ بچی لەگەڵ مانگایە ڕەسەن بگری لە هەندستان وەکو پێ سلێمانی مانگای تیان نەبێت باشە کاکە لەگەڵ پۆلیسە ڕەسمی گرت بۆ هەڤاڵ ئەبوبەکر وەکو لە سلێمانی پۆلیس نەبێت کۆرە کاکە ئێمە نەکبەتی نەبوو هەر کەسێک هێنین ڕێک ئەویش ئەبێ بە دزوجێت ئاوا وەکو هەڤاڵکردنەوە بازارەکەم عزیزان ئەوە بابەتی یەکەمم تەواو باشە خۆشەویستانی ئارامەحمەد هەمووتان ئەو ڕاستیە بزانن ئەوەی کە سزای سێمانی ئەدا سامانی سێمانی دزیوە هەمووی ئەدزێ خەڵک موچەی نییە کارەبای نییە خەتایەکێتی تاوانی یەکێتی ئەوەی گرد و شاخ و عەرز و دار و بەردی ئەو شارەی تۆزیع کردووە یایەتی بە کۆمەڵی دەوڵەمەندی ساختەچی بۆ خۆیان هەر هەموو یەکێتی کردوێتی عێراقی بەسەر پارتیەوە نییە ڕۆی مەسعود ڕەشبێ وەکو لەگەڵ ئەبوو جەهلە هی مەسعود بازانی هینی نێچێڕان بازانی هیچی خەتای ئەوان نییە ئەگەر ئەڵێن کاکە خەتای ئەوانە و دەسەڵاتمان نییە لە حکومەتەکەی بکشێرەوە زەحمەت نەبێ بڵێ من شەریکەی ئەم حکومەتە ناکەم زعما ئەتوانی نە چونکە شەریکی وەڵڵا خۆشەویستان ئەو بنەمای جەلال تاڵەبانیە پاڤێڵ قوبادە ئەمە ئەوانە لەسەر غازەکەش لەگەڵ بنەمای بەجیان ڕێکەوتون درۆکن لەگەڵ تورکیا ڕێکەوتون درۆکن ما باش بزان تاکید بکاک بەخوا هەڤاڵ چوو بۆ هەندستان بیر چوو بگەڕێتەوە دوای تەلەفۆنی بە کوژنەکەی تۆ بێ هەڤاڵەوە لە کوێی کاکە تۆ بۆ نایتەوە تی بۆ کوێ بێمەوە گوتی هەڤاڵ تۆ خەڵکی سێمانی تو چووی بۆ هەندستان ئێبێ بگەڕێتەوە کاکە تۆ چێکێ لێ ئەویش وەڵڵی بیرم نەبوو دۆژی کاگەڕێمەوە هەڤاڵش تێک چووە بە قوربانتانە خۆدای چێکە عەزیزان عێزەدین سێو ناوە وەڵڵی عەزیزان شیوانی شاناس دانی شۆڵی قمقمۆکەیە تێگەیت وەڵا دیداری یەکێتی خۆی و کچەکەی و کوڕەکەی و لیلۆز جا لیلۆز عەزیزان 20 ناوی هەیە لیلۆسە جوێن بە من هەیە بە ناوەکانی ترەوە لیلۆز پێیشی داناوە بە جوێن بە ئارامەحمە لیلۆز ئەچێ شە بڵاکەدا بەنای ئارامەحمە لوتم والیەکە ئەوم لەکە وەڵا لیلۆز پەنجەیەکم سەی ئۆکتۆبر لە ماڵەکە دێنێ کابێکی زۆر قۆزم من ها وەکو تۆنی بتۆ لیلۆز و سەی بلای حەڕەشکە کە لە ژیانی شانەمە بەش یەک کەباب گۆشتی پێ نەبوو داماوە ئارامەحمە سپۆرتە ئارامەحمە برای ئێوە وتان چڵکن و پاتاڵ و ماتاڵن کاکە بەڵام ئارامەحمە کابراایکی سپۆرتە بەڕاستی پێتان ناخۆش نەبێت کاکە ناڕەوەڵە تاریفی خۆم کەم خۆشەویستان خۆشەویستان چۆن یەکێتی هاوکاری میت ئەکا لە دەڤەری سلێمانی لە غازەکە و نەوتەکە و دار و بەردا لەگەڵ میت ڕێکەوتووە بنەمای جەلال تاڵەبانی بەتایبەتی پازاڵ و قوبات خۆشەویستان کوڕی کۆسەت یەکێکیان دەربازەکانیانە ڕێک مۆزەفی میتە ئەوە تاکید بنە کوڕی کۆسەت مۆزەفی میتە بۆ کاکە لەماوەیە جێگری مەڵبەندی ڕانیەک کوێیە بەناوی محەممەد شامەروان بەرپرسی دەستگای زانیاری لە ڕانیە بەکەکە بردوێتی پێوانی لە قەندیل ئەوشم بە باسەکەم خۆشەویستان یەکێتی هەماهەنگی میتەکە لەبەر قاچاشێتی پاڤڵکە کوڕەکەی نەرمین سەرپەرشتێکە هاوڕێیەکی هاوڕێی داروی شێرنووری جا هاوڕێ زۆر ساختەی دزە هاوڕێش خۆشەوی وەکو عێزەدین وایە خەڵکی دزیەویش بنەماڵەی ئەو کابرایە ئەو ڕێبواری هینە هەمویان ئەو هاوڕێیە هەمویان دزنەوە بنەماڵێت جەردەنجەدەوە نەرمین هەر دزە جا نەرمین سەر پیرژ نییە کە ماڵتان نەبێ گوپی ئاوالێ کردو ئەمی ئاوبەش کردێتەوە خەڵی کردێتەوە ئەم دوانی ئاوالێ کردووە نەرمینی دایکی ئەو هاوڕێیە کرد یاخوا کەس عاقیبەتی شەڕ نەبێ خۆشەویستان
هەمیشە دوعای خێرکەن خۆشەویستان بڵێن یاخوا ئینسان عاقبەتی خێر بێ جا چچن بێ چی پیا بێ باشە ئەمانیان پادزی و عاقبەتیان شەڕ بوو ئەخلاقیان نەماوە خۆشەویستان ئەخلاقیان نەماوە تۆ پیرژنێکی دایکی هاوڕێ نەرمین خەن ئەمە چیە بەزێکەوە بۆ چیت ئەی ئەمە خوارەوە چی لەکەیت خۆمەگە ئوتویکەی بە قوربانی بم ئەی ئەوەی چی لەکە ئەو بڵێن ئەمە خڕکردەوە و تۆزی ئەمانە ئاوا لێکرد تەرتیباتی کردووان ئەی خوارەوە چی لەکەی خۆ بێ ئوتویکەی بە قوربانم داری جند تەمەنی تکاکە کە تەمەن ئەڕواتەوە ئەم پارەیە نازانی ئێوە چی لەکەن با بچێ سەر مۆزۆی خۆوان ساڵی 1992 جەلال تاڵەبانی و مەسعود بارزانەی خائین 35 ملیۆن دۆلاریان لە مید وەرگرت بۆ شەڕ لەگەڵ گیلەکانی پەکەکە بەڵگەکان لە لڤینا بڵاو بۆ ئێستا ئارا مەحمە ڕەسمەکەی لایە بە بیانووی ئەوەی کە پەکەکە لە باشووری کوردستانە عەزیزان هیچ دەوڵەتێک هیچ خەڵکێک نە دەوڵەتی ئێران نە گەلی فارس و ئەمانە نە عێراق نە عەرەب چ سەردەمی بەعەس چ سەردەمی نازانم چی وەکو تورک نین بەرامبەر بە کورد ئەمە بزان خۆشەویستان کەسێک وەکو تورک نییە بڕۆ ڕۆژانە لە ئێران لە تاران لە ئەوروپا هەزاران فارس ببینە خۆشەویستان بڵێ من کوردم احترام دەگرێ ڕێستەکرێ بەرامبەری شۆفێنیز نییە ڕقی لێ نییە عەرەب فەڵەستینی بێهەچێ بێت ڕەنگە تیا بێت کەم بەڵام زۆینەی لە ڕێزی ئەگرێت بەڵام تورک هەرکە ئەڵی کورد ڕێک ئەڵی بیبەری پێوەکەی بیلامانی ئەڵی ڕێک بیبەری پیاکەی هەر لە خۆ خەڵەتی زێنێ تورک بۆ کورد ئابۆشکڵێ بەڕاستی مناڵی تورک لەم ئەوروپایە تەمەنی 15 ساڵە ئاڵای کوردستانی پیشان بە ئەوە چییە؟ ئاڵای کوردستان کورد نییە کورد کواشتیوانێ ئەوە فێریان کردوون لەبەرەوەیە نە دەوڵەتی ئێران نە عەرەبەکان نە فارسەکان نە بلوچەکان نە فڵانە فیسارەکان هیچیان وەکو تورک نین بەرامبەر بە قەزی کوردی بەرامبەر بە کورد جەلال تاڵەبانی لە سای 83 کەم فۆزە لەگەڵ بەعس سەدام حوسێناکە سەدام ئامادەیە کۆمەڵە شتێ جێبەجێکە مافدا بەڵام تورکەکان نایەن خۆشەویستە باشە ئەمەیە هەمووتان ئەو ڕاستیە بزانن یعنی ئەم گەلانەی تر هەموویان شەریفن لە بەرامبەرەوە بەس تورک زۆر بێشەرەفە بەڕاستی بڕۆ هەزان فارس و عەرەب و ئەوانە بێنە احترام ڕێز خۆشەویستی بڕۆ بۆ تاران بڕۆ بۆ ئەسفەهان بڕۆ بۆ نازانم کوێ بۆ خۆ پیاسە بکە تێگەی کەس بێحرمەتی پێ ناکات لەبەرێ کە کوردی بەڵام بچوو بۆ ئەنقەرە بۆ ئەستەمبوڵ بێحرمەتی پێیەکەن کە کوردیت چەندی کوردمان بینیانە بە شەق لە ئەرزروم و ئەلەم بابەتانە لەبەرەوەی کە چوون بۆ فەکانسی بۆ ئەوێ هۆلیدەی ئێمە فەکانسی خۆشەویستان بۆیە خۆشەویستان تورکیا بوونی ئێمەی وەکو کورد خۆتە خەتەرەوە ئەو ڕۆژش بۆ ستێکتیڤێ باسم کرد ئەم جۆرە فاشزمێکی زۆر خەتەرناکە کە پارتی و بنەماڵی بارزانی بە دەرەجەی یەکەم و جەماعەتێکی دوای 8 تەمموز بوون بە میت و بوون بە پیاوی تورکیا باشە بێدەنگی یەکێتی کە هەم ئاهەنگیەکە لەبارەی وەکو میت و وەکو زانیاری و ئالەم بابەتانە و بێ هەڵوێستی گۆڕانیش یعنی ڕازی بوونە بە سیاسەتی پارتی و بنەماڵی بارزانی کە نۆکەرایەتی بۆ تورکیا هایکی قسە ناکە پاڤەڵ قسە ناکە قوبات قسە ناکە گۆڕان قسە ناکە لە شیکێشی تورکیا بۆ کوردستان و ئالەم بابەتانە بۆ لەبێت لەگەڵ پارتیا حکوومەتیان هەیە بەیەکەوە هەرچێکیان ئەمانە درۆکن ئەمانە ساختەچین بەڕاستی ئەمانە پیاوی تورکن پیاوی داژکانی کوردستان چونکە بۆ بزنس دەکەن پارە پێیاکەن ئەمانە خۆشەویستان عەزیزان هەر کەسێ بێ ئەو ڕاستیە بزانێت ئەگەر یەکێتی سنووری بە ئێرانەوە نەبووایە هەروەکو پارتی بووە پێشەشکی تورکیا ئێسش بۆی بکرێت ئەچێت بۆ پەکەکە بۆ قەندیل بۆ تورکیا ئەوە باش بیزان نەمانە کاکە ڕووداوەکانی 8 تەمموزی ساڵ پار کە ڕوویە مێسەرەکەت لاهوری شێرجەنگی نەبوو بەڵکو بۆ دەست بە سەراگرتنی ئەو زۆنە بوو کە پێی ئەڵێن سەوس وەکو هەولێر و وەکو بادینان باشە بەڵام لاهور بێهین بوو لەگەڵ پەکەکە و لەگەڵ پێدە و لەگەڵ جەرناڵەکەی ئەوەی ناویچی ئەم شوێنە ئەوە لەگەڵ ئەمانە عیلاقی هەبوو ڕێگر بوو لاهوری شێرجەنگی بۆیە پارتی میدیا سێبرەکە هێشێکردە سەر لەم دەڕێگەی قوڵات و پاوە توانیان بیخەنە ئەو لاوە بۆ ئەوی دەست بەسەر مەنتیقەی سلێمانیشیان بگرن و بیمیتێن لە ڕاستیە بۆیە زە سلێمانی میتێنراوە لە حقیقەتە بۆیە حەزەکەم هەمووتان ئەو ڕاستیە بزانن هێندەی تورکیا ڕۆڵی هەبوو لەو مۆزوعەیە پارتی کەمتری هەبوو بۆی دەستی بە منتیقەی سلێمانی بگا و بیبن بۆ خۆیان بۆیە ئەو گەلە کۆمەچی کە لە بەرامبەر لاهورا کرا بۆ ئەوە بوو دەست بەسەر ئەو منتیقیشە بگیرێ دژی پەکەکە یاریەکە ڕوون بوو لە کاتی خۆیان من چەندین لایڤم کردەوە خەڵک وای ئەزانی من لەبەر لاهور ئەو وەڵام ترسەکەم ئەزانی هەر قسەکانی منیش ڕاست دەرچوو لە دواییە هەر کە کودەتاکە ڕوویە دووسێ گریلای پەکەکە لە سلێمانی تیرۆر کران بەپەلە فریاکەوتن ڕۆشتن و کۆمەڵەشیان هەیە هین بوون بۆی کە نەکەون ناوکەمینەکانیانەوە باشە هەمووین باس کرد بەڵام هەندێک کەس نێمتێ نەیەگەی شەکەجێ ئارا محمەد بۆ پیاوی لاهورا ئەم ناڵە لە خۆ قساکەن لاتون و توانە ئاوا قسەیانەکە بەڵام ئەمزانی مەسەلەکە چییە ئەمزانی کە مەسەلەکە لاهور نییە
لاهود لەوێ قوربانیەکە بەڵکو عەسڵی مەسەلەکە تورکیایە ئەوێ دەڤەری سلێمانی لە بەرامبەر پەکەکە ببا بۆ خۆی داگیری بکە وەکو عەقڵێکی عوسمانیوانە بابەتانە و تا سنوورێکی باش چۆتە پێشەوە خۆشەویستان لە مۆزوعە بۆیە من دەیان ناوم لەلایە کە دەست بسەر بە دەستگای زانیارین دژە ترۆرن ئیش بۆ میتەکەن خۆشەویستان سەرەکی دژە ترۆر ئیش بۆ میتەکە بۆ شازای ئەو کوڕ هەڵبجەیەکە ئیش بۆ ئەو جاسوسی میتە ئیش ها بەڵگەم لەلایە ئەو جاسوسی میتە لەوە تاکید بن ئەوەی کە ئێستا لەگەڵ پاڤێڵایە یعنی ئەژی جاسوسی میتە لە حەقیقەتە هەمووی ئیش بۆ میتەکەن پاڤڵ خۆی بەنهێنی ئەشێ لەگەڵ میتە دانیشێت باش نییە کوڕی کۆسەت وەکو باسم کرد دەسە بە دەستگای میتە لەبەرەوەی ئێستا لە دەڤەری سلێمانیە یەکێتی نیشتیمانی بۆ نمونە لە پارتی زیاتر نۆکاتی بۆ تورکیاکە لە ئوتێل تایتانیک بارگایان هەیە بە یەکەوە دانیشن ئەم بابەتان حتا گروپێکیان بردووەتە شوێنێک بە ناوی ئاوێسەر لە منتیقەی تەوێڵە و بیارە ئوتێلێکی تایە لەو ئوتێلەیە ژوورێکی تایە لەو ژوورەیە دەستگای میت لەوەیە بۆ شازایتان من نازانم ئێران ئەزانەیان نازانێ بەڵام لەو شوێنە گروپی میتی تایە کە یەکێتی لەوێ سەرپەرشتیانەکە و لەوێ کارەکەن لە بەرامبەر ئێران و ئەو منتیقانەیە لەو ئوتێلا لە ئاوێسە ئەوەشی تیا بۆ شازایتە من ڕسمی ئوتێلەکەشم لەلایە بۆ ئاگدەیتە خۆم ئەو نەمەژڵتم هەیە فرێ هەموو شوێ ناکۆم بەڕاستی باسی بۆسە بیم کەوتەوە بۆیە ئێشێتی کە قسەناکە لەبەر ئەمەیە ئەم محەممەد شامەروانە بەرپرسی دەستگای زانیاریە لە ڕانیە باش نییە لە دوای ڕووداوەکانی هەشی تەمووز کە بەسەرێکێتیاها بارودۆخی ئەم سلێمانیە بە تەواوەتی گۆڕانکاری بەسەرا هاتووە باش نییە یعنی زاڵبوونی هەیمەنەی تورکیا و دەستگا هەواگیریەکەی کە لە کوردستانی باشی کوردستانەیە بە تەواوەتی لە منتیقەی سلێمانیا زاڵ بووە باش نییە ئەمە هەمووتان بیزان بۆیە ناوەکەی چی بوو خوا و کابرای با بزانم شوێنەکە نووسی بوو ئەم محەممەد شامەروانە پەکەکە هەساون ماوەیە بەر لە ئێستا فڕاندویانە بردویانە بۆ قەندیل لەبەرەوەی بەڵگان لەسەر کۆ کردوتەوە کە لە ڕێگەی لەسەر داوای پاڤڵ و دەستگای زانیاری ئەوانە هەساوە هێزی پەکەکە لە کێ ڕۆشتون چۆن هاتوون چۆن هەر هەمووی یاوە بە میتی تورک بۆیە پەکە پێیان زانی و گرتویانە پاڤڵ هەڕەشەیەکی کرد و دوای لە میدیاکانی خۆیان کێشایانەوە سڕیان و ئەم بابەتانە بەڵام محەممەد شامەروان لەلایەن پەکەکەوە براوە لەبەرەوەی کە جاسووسی دەستگای زانیاریە و ئەم دەستگایە خراوەتە خزمەتی میتەوە ئەمە ئەوەیە ئەمە باشە کوڕێکی تر هەیە خۆشەویستان ناوی عەقید پاسارە عەقید پاسار پێم وایە کوڕی شێرکۆ عەبدوڵڵایە ئەم کوڕەیش دیسان کەوتە ناو ئەو گەمەیەوە لە ڕاستیە باشە کەوتە ناو ئەو گەمەیەوە و ئەویش يعني نەتەنها ئەو بە هەر بڵێن نەڵێن هەر ئەم عەقیدە بەڕاستی حتا سەرۆکی دەستگای جێترۆر سەرۆکی دەستگای زانیاری ئەوەی کە ڕۆی ئەم تازیان نازانم چیەکە جارێ ئەمە کێسە هاتووە هەموو ئەم دەستگای زانیاری و دژێترۆر ئەوانە خراوەتە خزمەتی میت و ئەوانەوە ئەمە ڕاستیەکەیەتی و لەمە بەدەشتێکی تر نییە بۆیە کەس باسی محەممەد شامەروان نەکا ئەو کابرایە کابێک دەستگای زانیاریە لە ڕانیە و دژی پەکەکە بۆ میت کاری کردووە بۆیە گرتویانە تا ئیسە پەکەکە دەیان کەسی گرتووە لە دواییە لەبەرەوەی کە کەس نەکوژێ و دژمناتی پەیانە بێت لەبینی لەگەڵ ئەو کورد و ئەلەم بابەتانی کوردی باشوور هیچ کەسێکی نەکوشتەوە هەمووی ئازادکردن ئەوەتەنە بەڵام ئەمە ڕاستیە عێزەدین شەروای خەبەر بێ عێزەدینیش هەر جاسوسی میتە فەرقی چییە یەکێتی نییە پیاوی شاناز نییە تەواو بەیانی شاناز پێ بڵێ عێزەدین بڕۆ بۆ هین بۆ تورکیا یەکسەر بێ بڕوات تەواو چکە تەسلیم بوون بۆ بەڕاستی لەبەرەوە خۆشەویستانمەیەتی کاتان ناگەم لەوە زیاتر حرمەتێکی زۆرم بۆتان هەیە ئەم پەیجەی من کە ئێستا قسەی لێوەکەم داواتان لێ ئەەکەم کە لایەکی پەیجەکەم بکەن خۆشەویستان ئەمەوێ بچێتە سەرەوە بۆ ئەوەی کە بتوانم ئەو سەحە سەڵزە وەربگرم هەوڵێکی بۆ بدەم بۆ ئەوەی لەم هاکو ماکو بێن و بەرەوانە بپارێزێ قسەکانی خۆمان بگەین خۆشەویستان عەزیزانی ئارام ئەحمەد هیچ کەسێک لە ئێوە بڕوا بەوە نەکا کە میدیای یەکێتی ئەیڵێ کە گوایە پارتی سزای سلێمانی ئەدا لە ساڵی 91ەوە یەکێتی نانیشتیمانی لە حاکمی مطلقی ئەو دەڤەرەیە ئەو مەسئولە لە هەر هەموو شتێک بەڕاستی ئەگەر پارتی ئەوەیەکە ئەبە یەکێتی لەگەڵ حکومەتی نەکردێ بۆیە ئێستا و بەیانی دوو بەیانیش ئەچنەوە ئەبنەوە بە پیاوی پارتی و هەر پیاوی پارتیشن بۆ موچە و بۆ پارە و بۆ ئەلەم بابەتانە 5 مانگ یادی سەردەج عوسمانە
یادی سەردەشت کە بە دەستی ڕەشی مەسرور بارزانی چیرۆر کرا. خوایان بێت قسە و باسمان لەسەر ئەو مۆزوعانش ئەبێ چ بە نووسین یا بە لایف یادی ئەو کوڕە ئەکەینەوە هەموو ساڵێ لە پێنجە کە چیرۆکەکانیتان بۆ باس ئەەکەم کە کێ فڕاندی، چۆن ڕفاندیان، چۆن ترۆریان کرد، کێ کوشتی، چۆن بوو، هەموو ساڵێک ئەو چیرۆکانتان بۆ باس ئەەکەمەوە سەر لە نوێ لە 5 مانگا خوایان بێ کە چۆن سەدەر عوسمان بەدەستی مەسرور و پیاوەکانی تیرۆر کرا و ناودەمی پڕکرا دەگولە بەداخەوە. سەری بنەماڵی بارزانی، سەری مەسعود بارزانی، سەری مەسعود بارزانی، سەری هەموو سەرانی پارتی و بنەماڵی بارزانی لە ژێر پێڵاوەکانی سەدەر عوسمانەیە. هەمیشە لە ژێر پێڵاوی سەدەر عوسمانەیە بەڕاستی باش نییە. کاوە گەرمیانیش کە یەکێتی تیرۆری کرد هەموو ساڵە یادی ئەویش ئەەکەینەوە. ئەوەیشان پێ بڵێم خۆشەویستان، ئەوەی کە ئارامی مەلانووری ڕفانین کرد لێیاندا ئەگەر لە بیرتان بێ لە ماوە پێشوەیە عەدنانی حەمیمی نابوو. ئەی زانم لەسەرچی عەدنانەوەی کرد. ئارام لەو مۆزوعا قوربانی بوو بەڕاستی. قوربانیشی بێگوناه بوو. بەڵام عەدنانی حەمیمینە لە مۆزوعێکا گومانی لێ هەبوو بوو، وای زانی بوو ئەو شتانە ئەوە هەستا بوو 4 کەسی نات لە ڕێگەیان پێگرت ئەوە بوو مەجموعەیە چەقۆیان لێ لە ئارامی برای عەبڵای مەلانووری ئارامی مەلانووری ئەوە ئیشی عەدنانی حەمیمی نابوو. عەدە مانگا دز، عەدە بەتانی دز دیاری کاکەم ئەمانە تۆسی چۆن بەدە دزەوەی ماخوا دەخۆشەویستان کورە دز وەکو ئەسپێتی یاوین عەزیزانی من ئەرەوەڵە کورە یەکێتی بژیشی بەخۆ پێغەمبەر فڕی بەیچەوە لەماوە یەکێتی کوا ماوە کاکە یەکێتی شتی چی براشی وەکو پێم وتی لە ئارامەوە شەید ئارامە بۆ لیلۆس خۆشتیوە چۆنە بێ کاکە خۆت ناکرێ لەگەڵ مەنتیقا نایەتەوە خۆشەویستانی من. بەڵام کورد داماوە کورد هاتی وەرە سێری کە ئەی هاوارەی هاوا لە ساڵی 60ەکانەوە میلەتی کورد چووە دوای مەلا سەفا کەوتو. ئەرێ کاکە تۆ بۆ دوای مەلا سەفا کەوتی وەلا کورد ڕزگارەکە ئەخر کاکە ناکرێ بەڕاستی. تۆ بۆ دوای یەکێتی کەوتوی باوکم بە ئەڵڵا هەر کەسێ بڵێ بژی کەتی دزە مەسینە هەڵگرە بۆ پارەواکە. هەر کەسێ بڵێ بژی پارتی بە قەسەم بەخوا ساختە چییە مەسەلەی بیر و باوەڕ نییە. وەڵڵا نۆکەری شانازە یا هینی پاڤڵە یا هی فڵانە یا فڵانە بە پارەواکە. هەر کەسێ بڵێ یەکێتی باشە بڵێ پارتی باشە قەسەم بەخوا دزە درۆزنە ساختە چییە مەسینە هەڵگرە بۆ پارەخۆرە. یەک شەریف نییە ئەمڕۆ تااقەتی بێ بڵێ بژی یەکێتی نیشتیمە خۆ خەڵکی یەکێتی ناسم کاکە لێرە پێشنگی یەکێتی ناسم بەقەی دنیا ڕخە لە یەکێتی هەیە لە ڕووی نایە بڵێ بژی بژێکیتی باشە. بەڵام هەر کەسێ بە کۆمێن نووسی بژی یەکێتی ئەوە مەسینە هەڵگرە ئەوە دزە ئەو درۆکە ئەوە وەکو سەقتی کێنانی ئاتێکێتی بۆی بیخوا شانازەیات یا پافڵات یا قوبادەت یا مەحموسەنایەت یان فڵانە فیسارات یادێ بەخێر عومەر فەتاح عومەر مرتاحیش باینەما بەخوا ماوەی حەشم بە عومەر فەتاحیش کرد ئەرە وەڵا ئێستا پیر بووە ئەو کافیە خان یادیان بەخێر ئەوانیش ئەرە وەڵا دەی کاکیژە ئەوەی ئینسانشی بژی پاری بەجام بەچین هەڵگرە ئەوە تاکی بن. دەی کاکە شەوتان خۆش بێ خۆشەویستان ئەوە ڕاستی و حەقانێت بوو کە بۆ ئێوەم باس کرد. هیوادارم پێیجەکەم لایک بکەن. شەو و شەوگاتان خۆش بێ پێڵاوەکانتان سەر ئارام ئەحمەد بەزی پارتی و کێتەکان نا ئەوان نا ئینسان شەریفەکان ئەڵێ خواتان لەگەڵ خۆشەویستانی بەخێرچ.